بەهۆی بەبارمتەگرتنی موچەی خەڵک هۆشداری بە حکوومەتیارم دەدرێت لە کێشانەوەی پارەکە لەلایەن بەغداوە. مامۆستایانی ناڕازی لەبارەی هەژماری من هەڕەشەی ئەنجامدانی خۆپیشاندان لە یەکێتی دەکەن. چوارچێوەی هەماهەنگی پارتی بێهیوا دەکات و پیشگیری بڕیارەکانی دادگای فیدراڵی دەکات. سڵاوتان لێبێ، ستاندەر نوویستان پێشکەش دەکەین. سەرەڕای ئەوەی بەغدا تا ئێستا 608 میلیارد دیناری بۆ موچەی مانگی دوی فەرمانبەرانی هەرێم ناردووە جگە لە داهاتی 50 ڕۆژی ناوەخۆ، بەڵام حکوومەتی هەرێم هیچ وادەیەکی بۆ دابەشکردنی موچە دیاری نەکردووە. دەژڵێت بەهۆی کورتێنان ناتوانین موچە دابەش بکەین. ئەوە لە کاتێکدا لە بەغدا دەست بە دابەشکردنی موچەی مانگی سێ کراوە. لەم بارەیەوە ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق هۆشداری بەدەسەڵاتدارانی هەرێم دەدا لە بەردەوامی بە بارمتەگرتنی موچە و ڕایگەیان ئەگەر حکوومەتی هەرێم موچە دابەش نەکات بەغدا دەتوانێت ئەو پارەی بۆ هەرێمی ناردووە ڕابکێشێتەوە. وتیشی حکوومەتی هەرێمی کوردستان بە دواخستنی دابەشکردنی موچە سەرپێچی یاسای کردووە و ڕاگررتنی دابەشکردنی موچە دەست بە سەرداگرتنی مافی فەرمانبەران و شکاندنی یاسایە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا مامۆستایانی ناڕازی ڕایانگەیان ئەگەر یەکێتی تا ڕۆژی دووشەممەی ئایندە بڕیاری ڕاگررتنی کارەکانی هەژماری من لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە نەدات و بڕیاری مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتی دارایی عێراق نەدات، ئەوە هەمان ڕۆژ خۆپیشاندانی فراوان لە گردی دەباشان لە ماڵی مام جەلال ئەنجام دەدەین. داواشیان کرد بەپە لە سزای سەر مامۆستایانی ناڕازی لا بدرێت کە پێشتر بەهۆی بایکۆتەوە دەسەڵات سزای داون. ئەوە لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە تۆمارکردنی ناوی فەرمانبەرانی سیستەمی هەژماری من و ئامادە نییە دەستبەرداری بێت. پێدەچێت یەکێک لە تەوەرەکانی هاتنی ئەمڕۆی سوودانی بۆ هەولێر ئەوتوێکردنی چارەسەرکردنی کێشەی شێوازی دابەشکردن و سیستەمی هەژماری من بێت. چوارچێوەی هەماهەنگی بەیاننامەیەکی بڵاو کردەوە و بە گوێرەی ناوڕۆکی بەیاننامەکەش چوارچێوەکە جەخت لە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی دەکاتەوە. بەرە بەیانی ئەمڕۆ پێنجشەممە چوارچێوەی هەماهەنگی بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیان ئەوان پابەندن بە بڕیارەکانی دادگای فیدراڵی و ڕێز لە بڕیارەکانی دەگرن و دەبێت لایەنەکانی تریش ڕێز لە بڕیارەکانی دادگا بگرن. چوارچێوەکە ڕایگەیاندووە بەشێک لە بڕیارەکانی پێشووی دادگاکە لە بەرژەوەندی هەموو لایەنەکان نەبوون، بەڵام هەمووان پابەند بوون پێوەی. ئەوەش لە چوارچێوەی ڕێزگرتن لە دەستور و دەسەڵاتی دادوەریدا بووە. ئەمە لە کاتێکدا ڕۆژی چوارشەممە دادگاکە بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیان هۆی بڕیارەکانیانەوە هێرشێکی فراوانیان لەسەرە و داوای لەلایەنەکان کرد پشتگیری بڕیارەکانی بکەن. پێشتر پارتی دیموکراتی کوردستان دژی بڕیارەکانی دادگای فیدراڵی وەستا بووەوە و چاوەڕوان بوو چوارچێوەی هەماهەنگی پشتگیری بکات. ستاندەر نووسمان پێشکەشکردن شاد و کامەران بن.